الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لا برنامج رامان بيم وخزمتان بما بس رزامدي رب العالمين وهو دائم ايوي ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد. بەڵێ بەڕێزان لە چەندوانەیەکدا باس لە سوورەتی ئەلفەلەق دەکەین. گەیشتبووینە بابەتی حەسوودی کە کۆتاشت باسمان کرد، وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ لە زاد المەعاد باز دەکا، دەفەرمی حاسد با بڵێن کەسی حەسوود، لەفظی حەسوود عامترە و گشتگیرترە لە عائین. اینجا وەکو دەڵێتن هەموو عائینێک و چاوپیسێک حەسوودە، بەڵام هەموو حەسوودێک شەر نییە چاوپیس بی. اینجا باز لەوە دەکا کاتێکەوە لەو سوورەتەدا خوای گەورە فێری کردینە بڵێین ومن شر حاسد إذا حسد، ئەوە شەک لە بەلاغەتەکانی قورئانی پیرۆزەکەواتە لە شەڕی هەموو حەسوودێک کەوا دەیەوێت حەسوودی بکات لە زەمنی ئەوانە چاوپیسیش دەگریتەوە، بەڵام ئەگەر باسی ئائینی بکردبایە ئەوە حەسوودەکانی تری نەدەگرتەوە. ئیتیش ئەوە یەک لە بەلاغەتەکانی قورئانی پیرۆزە. و کەسی ئائین ئەو کەسەی کە چاوپیسە جاری وایە بەس سەرسامبی بە شتێک، ئەگەر وەکو بڵێ ئەگەر منداڵی خۆشی بی لەوانەیە وەکو زان دەفەرن بە نەفسی خۆشی سەرسامبی لەوانەیە تەئسیری لێ دەکات. سوبحان الله. و جاری واشەیە کە سەرسام دەبی بە شتێک ئیتر حەسادەتیش لە دڵی دەجوڵێ و اینجا تەئسیرەکەی زیاتر دەبی. طبعا ئەگەر خوای گەورە ئیزنی لەسەر بی سبحانه وتعالى. و بەو شێوەیە کەسی چاوپیس بەشێکە لە حەسوود بەگشتی، لۆیە کە دەڵێن ومن شر حاسد إذا حسد لە هەموو جۆرەکانی حەسوودی خۆیان پەنامان بدەیت. لە حەدیثێکدا کەوە ئیمام موسلیم ڕوایەتی کردیا دایکمان عایشە دەجێڕێتەوە، خوای لە ڕاد دەفەرمی كان إذا اشتكى رسول الله صلى الله عليه وسلم رقاه جبريل. کاتێکەوە پێغەمبەر صلى الله عليه وسلم جێگایەکی بێئێشابە نەخۆشیەکی هەبە جبریل ڕوقیەی لۆ دەکرد. ئینجا دەیفەرموو بسم الله يبريك، بناوي الله تعالى كوا شفاء لو دنيري، ومن كل داء يشفيك لهمو درديك شفاء لو بنيري، ومن شر حاسد إذا حسد لشر همو حسودك كحسودي دبا، وشر كل ذي عين وهروها لشر همو تساو بيسك خوا شفاء لو بنيري. ومن شر حاسد إذا حسد زانان دلين بارز الحاسد ربه من خمسة أوجه. ئەو کەسێکەوە حەسوودە مبارزە لەگەڵ الله تعالی دەکا، واتە ناڕەزایی بەرامبەر بە الله تعالی دەردەبڕی مبارزەی لەگەڵ دەکا لە پێنج ڕووەوە. یەکەمیان أنه أبغض كل نعمة ظهرت على غيره، ڕقی لە هەموو نعمەتێک دەبیتەوە کە خوای گەورە بە غەیری ببەخشیە. دوام أنه ساخط لقسمة ربي، تووڕەیە ناڕازیە لەوەی کە خوای گەورە تەقسیمی کرێ، كأنه يقول لما أقسمت هذه القسمة، وكأنما دەڵێ أتلو خوا أو هات تقسيم كردي والعياذ بالله. ساميا أنه ضاد فعل الله، براست دجاتي فعلي خواي قوردك سبحانه وتعالى، أي أن فضل الله يؤتي من يشاء وهو يبخل بفضل الله. خواي قور فضل خود ذات هركسي كويستي لسربي بلام أو بخيلي دكا رزيلي دكا بفضل الله تعالى. سالميا أنه خذل أولياء الله، براست أو دجاتي لقل أولياء كان خوادك كخواي قور فضل لقل كردينا أو يريد خذلانه وزوال النعمة عنهم، يعني دوي هول ددا أو نعمتي لأوان وربقريتوا. وبينزميان أنه أعان عدوه إبليس، يارمتي دجمنك ددا كوا إبليس. وقتراشا ليس شيء من الشر أضر من الحسد، هيج تيك زياني زياتر لا حسودي، لأنه يصل إلى الحاسد 5 عقوبات، 5 عقوبات دەگاتە کەسی حەسوودەکەش بەخۆشی پێش ئەوەی شەڕەکەی بگاتە مقابلی. ئەوی یەکەمیان غەم لا ينقطع، هەموو غەمێکی هەیە کەوا قەت نابڕێت. دووەمیان مصیبەة لا يؤجر عليها، مصیبەتێک کە تووشی دێ ئەزر پاداشتیشی نیە. سەیەم مەذەمەة لا يحمد بها، بەڕاستی نوقسانیەکە کەوا بەتەئکید مەدحی ناکرێ. چارەمیان يسقط عليه الرب، بەو حەسوودیە خوا لە خۆی تووڕە دەکا. پێنجەمیان تغلق عليه أبواب التوفيق،
دەرگاکانی تەوفیقی خوای گەورە لەسەریدا دەخرێ. خوا پەناماندا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.